ئێمە وەکو لە قیڕانی ڕێکخراوی خوشکان هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە بە دابەشکردنی شیرینی و پروشەر بەسەر هاوڵاتیانی شاری ڕانیەدا بە بۆنی یادی مەولودەوە ئامانجمان لەم چالاکیە بیرهێنانە و زیاتر ناسانی پێغەمبەری خوایە و پابەندی بە ڕێبازی پێشاوی مرۆڤایەتیە درودوخوای لەسەر بێت و لەم ڕۆوە کە چاو لە پێغەمبەری خوا بکەین درودوخوای لەسەر بێت کە چۆن تێکۆشاوە بۆ ئیسلام و مسلمانان و سەرخستنی مسلمانان ئێمە وەک لە قیڕانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستاین بە سازدانی چالێکی لەناو بازاری ڕانیە دابشکردنی شیرینی پرۆشەر بەسەر هاوڵاتیاندا و پێویستە ئێمە لە هەموو کات و ساتێکدا یادی پێغەمبەری خوا بکەینەوە یادی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینەوە و خەڵکی بۆی خەڵکی لێ فێری ئەمەکداری و وەفاداری و سۆزداری و دەستپاکی و ڕاستگۆیی ببێت و لێوە بتوانین فەرموودە و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو بکەینەوە.